سڵاتان لێ ببینەرانی 964 متوانە نەقیم لەم بەرنامە تایبەتە باسی ئەو کردەی ئەمریکا بەرامبەر ڤەنزوێلا دەکەین کە ماوەیەکە دەیەوێت تێرش بکاتە سەر ڤەنزوێلا بەڵام نەکبوو بەڕاستی بگرێت لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا توانی سەرۆکی وڵاتە مادۆرۆ دەستگیر بکات و بیگوازێتەوە بۆ ئەمریکا. جوڵەکە بە شێوازێک بوو کە کاردانەوەیەکی یەجگار گەورەی جیهانی بە دوای خۆیدایانە کە سەرۆکی وڵاتێک لە ماوەی دووسێ کاتژمێرە بتوانرێت لەلایەن هێزێکی تایبەتی ئەمریکاوە دەستگیر بکرێت لە ناو کۆشکەکەیە و بە قۆڵبەستکراوی بگەڕێنرێتەوە بۆ ئەمریکا. ئەو هێزانە کێ بوون کە لەو کردەیەدا بەشدار بوون و چۆن توانرا بووە بە شێوازێکی زوو سەرۆکی وڵاتێک لە ناو وڵاتەکەی خۆی لە ناو ماڵەکەی خۆیدا دەستگیر بکرێت. ئەی هێزەکانی ئەو وڵاتە ئەو کاتە خەریکی چی بن. کاردانەوەکان لە دوای دەستگیرکردنی مادۆرۆی سەرۆکی ڤەنزوێلا چی دەبێت؟ ئایا چارەنووسی مادۆرۆ چی دەبێت؟ بۆچی لەو تەوقیتەدا لە 3-1 توانرا ئەمریکا ئەم جوڵەیە بکە، ئەم چالاکیە دەرهەق بە مادۆرە بکە؟ هەموومانە لەگەڵ عەقیل سەلامە سەد ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی باز دەکەم. جەنابی عەقیل بەخێر بێی. سپاسدانەکەم، خۆشتان بەخێر. جارێ دەست خۆش بێ، ینی تقریبەن مانگە پێش ێستا بن و تۆ لە سەعاتی سفرەوە ئەو کات باسمان کرد لە هێرشەکانی ئەو جوڵانەی کە لە ڤەنزوێلا هەیە، لە دەوروبەری ڤەنزوێلا، بردننی هێزی ئەمریکا بۆ دەوروبەرە بۆ ئاوەکانی کاریبی. هەموو تەوەقعاتەکانی تۆ پێکای تەمان کە ئەو شەڕەت دروست دەبێ و مادۆرۆی چارەنووسەکەی هەر بەم شێوازە بێکەیسە بەسەریا هاتووە. با باسی بەرەبەیانی 3-1 بکەین. ئەمە چی بۆ ڕوویدا؟ چۆن توانرا بەم کاتەکەمە مادۆرۆی سەرۆکی ڤەنزوێلا دەستگیر بکرێت؟ وەی ئەم پلانە ئێستا ینی بڵێن لە شەو ڕۆژێکا دانەمەزرا، ئەمە بڵێ مانگ دوو مانگیشە بێتن ئەم پلانەی بۆ داناوە. ئیشێکی مخابەڕاتی زۆر گەورە، توانیان کە ئەمە جێبەجێکەن. هێزی دێلتا ینی لەمە و پێش ئەم جۆرە شتانەی کردووە، ئەمە یەکەم جاری نییە و توانای ئەوەیە لێرەکەم ینی بڵین هاڵی ڤەنزوێلا، ینی ئەوە دەرسێکیان وەربگرتە لەوانەی پێشوو ڕابردوو کە چی ڕووی داوە، بەڵام خۆیان ئامادە نەکردبوو بەو شێوازە بۆی. باشە چاوەڕێی ئەوەیە کرد کە ئاوا بەو شێوازە بچنە سەری نیکۆلاس مادۆڕە؟ بەڵێ نەخێر نەخێر چاوەڕێەوەی ناکرد، باوەڕی بەوە ناکرد بەو شێوازە ڕووەداتن. ئەگەر بیزانی باە جێی خۆی مەسەڵەن کەشف نابوو بەو شێوازە. باشە حەزەکەم باسی ئەو فڕۆکە و هەلیکۆپتەرانە بکەیت کە دواتر ڤیددیۆکانی زۆر بڵاو بوویەوە کە بە شێوازێک لە ئاسمان وەستاون و لەو ناوچەیە کایتر دەیانەوێت تەوقی مادۆرۆ بدەن و ئەم جۆرە فڕۆکانە چی بوون ئەم هەلیکۆپتەرانە؟ خۆی کە دەستی پێکرد کۆمەڵێ پێشەوە فڕۆکا وها بە ئاسانی هەلیکۆپتەر ناتوانێت لە بان ئاسمانی پایتەختی وڵاتێکی ترا بڕوا لە بان کاراکۆس بۆ شێوازە. ینی زۆر نەوی بوو، خەڵکیش بینیوێتیمی ئەتوانێت لێ بدرێت، بە ستینگەر لێ ئەدرێتن، بە سام لێ ئەدرێتن، ئەتوانی هەر بە دۆشکە لی دەیبی خەیتە خوارەوە. ئەمە پێشەشی هەمووی ڕێگاکە پاکراوەتەوە. ئەگەر بڵێن ستولی ئەمریکی کە نێزیک ڤەنزوێلا ئەکەوێتەوە، ئەبێ باش بزانی ڕۆژانەی ئەو ئوستولە کە حامیلەی تائیراتی گەورەترین حامیلە بە ناوبانگترین جیرال فۆردی هێنایە پێشەوە، ڕۆژانەی 6 ملیۆن دۆلارە خەرجی ئەو ئوستولە. ئەمە ئامادە بوو کە جێبەجێیکە. پێش ئەوە بە موشەکی تۆماهۆک، بە کروز، بە F-16 F-18 هۆرنێت لەگەڵ F-35 لە هەموو شوێنێکیدا، یەک لە دەریایدا، قاعدەی بەحریدا، لە ڕاداراتیدا، لە ماڵ وەزیری بەرگری، لە ماڵ چەند جەنێراڵێکیدا، لە مەحەتەی کارەبایدا، ئەو ناوچەیە کارەبای لێکوژاندەوە، ینی لە بنەی تەحتیشیدا لێوێنانە. ئەنجا دوای ئەوە هەلیکۆپتەرەکان کەوتنە ڕێ بۆ گرتم. تەبعاً پێش ئەوەش هێزێک هەیە لە ژوورەوە، ئایا US-160 یان نەیڤی سێڵزە یان دێلتا خۆی وەتە ژوورەوە. بەڵێ ئەم M60 ئەو هێلیکۆپتەرە ینی کە سەیری وێنەکەیەکەی زۆر تۆقێنە روزە بەلاحە، تایبەتمەندیەوە چییە؟ ئەوە هی نەیڤیە، هی بەحریەیە. طبعا من ئەکەر پێتم وت کە چوونە سەری هجوومی سبرانی کە بزانی بە کۆمپیوتەرەکان هەموو وڵات ڕابگرێتن سیستەمی،
حربی ئەلکترۆنی زۆر گرنگە تۆ ئەو وڵاتە بشڵەژێنیتن نەهێڵی ئاگای لێبێت چی ڕواداتن جگەلەوە تەشویشی ئەلکترۆنی ئەمانە توانای ئەوەیان هەیە جگە لە فڕۆکەی تریشە بوو لە ئاسمانە تەمان ئەم فڕۆکەیە بڵین هێزی دلتای هەڵگرت بوو لەگەڵ فڕۆکەی شینۆکی تیا بوو شینۆک ئەو دوو پەڕەوانەکانی پێوەیەشێ لە پێشەوەیەشێ لە دواوە ئەتوانێت تاکو 20 سەرباز دلتا هەڵ بگرێتن یان نەیڤی سێلس و جگە لەوانەش ئەباچی زۆر لەگەڵا بوو ئەباچی بۆی بتوانێت چارەسەری ئەگەر لە زەویەوە ئاگری لێ بکرێتەوە بتوانێت چارەسەری ئەوانە بکاتن ئەم جۆرە هەلیکۆپتەر و فڕۆکانەی بەکارهێنا ئەمریکا لەم زۆر باش با بینە سەر هێزە تۆقێنەرەکە ینی ئەوەی کە لە بەرنمەکانی پێشوشە باست کردووە کە بدەنە سەر هەر شوێنێکاوەکو ئەوەیە ئەتۆم تەقێنرابێ ئەم ڕێک یعنی یەکێک لە هێزە سەرەکیەکان دلتا بوو کە بەکار هات بۆ دەستگیرکردنی مادۆرۆ چۆن بەو خێرایە دلتا گەیشتە ئەو شوێنە و چۆن بەو خێرایە توانرا سەرۆکی ئەو وڵاتە مادۆرۆ دەستگیر بکرێت تەمان خۆیان پلانیان بۆی دانابوو باش هێزی دلتا وەکو بە جەنابتم وتلەوە پێشیش لە بەرنمەکانە یانی ئەمریکا ئەڵێ کە هێزی دلتا لە شوێنێت داعبەزێ لە ناوچە وا بزانە ئۆتۆمی تەکتیکی تەقیوەتەوە نەوەک ستراتیژی تەکتیکی ینی ناوچەیەکی بچووکی نەکاتن دلتاش ئیشی ئەوە نییە لە جەبهەیە بێتن بڕوا شەڕ بکاتن وەکو یانی ئەگەر دلتا هەبێتن ئەمریکای تر پێویستی بە سەرباز نابێتن دلتا ئیشی ئەم جۆرانەیە گرتنی یەکێ ئازادکردنی یەکێ تەخریب شوێنێ وێران بکاتن ئەمانەیە ئیشان تەبعاً دلتاش بۆ ئاگاداری تێمە هەر باسیمان کردووە نایان ناسی چن ئەو مەشقەی بینیویانە نازانی ئەو ئەشیایی کە بەکاری دێنن چەک و کامیرە و بڵین دوربینی شە و حراری ئەوانە ئێمە نەمان بینیوە نایزانین هەتاکو هێزی دلتا بۆی نییە وازە دێتا بێنی ئەگەر بریندار بوو کەم ئەندام بوو وازی هێنا بەرپرسیارە ناتوانێت ناو هیچ کەسێ بدا لە هێزی دلتایە بە کەسیکە و نابێ بڵێ مەشقەکەم چی بوو ئەوە کۆتایی ئەگیرێت تاکو کۆتایی هەتاکو کەسکواریان نازانن برەوە هێزی دلتایە نیهێنیەکی زۆر سەیری لەسەرایە ناتوانانی کاملمان بەڵام هەر وەکو پێتم وت بگاتار شوێنێ ئامانجی خۆی جێبەجێ کاتم وەکەمەی کە جێبەجێ کرد وەکۆمەیە نیکۆلاس مادۆڕەی برد زۆر باشە ئەی باشە یعنی پرسیارەکە لێرە دێتە هاراوە ئەوەیە کە ئەی ئەم وڵاتە کە سەرۆک ئاوا لە ماوەی 3 کاتژمێرە دەبدرێت دەست بەسەرەکرێ ئەی هێزی تایبەتی ئەو وڵاتە ئەی گاردی کۆماری یعنی ئەمە هیچ نەبوو کە تۆزە بەرگری بکەن لە سەرۆکەکەیان یان جۆرێکە لەو نازانم بڵین خیانەت و کودەتا بووە لە وڵاتەکە کە بەم شێواز و بە ئاسانی ئەم هێزانە گەیشتنە سەری بۆی خیانەت کرا ئەوەی کە خیانەتی لێکرد جێگاکەی ئاشکرا کرد بۆ ئەمریکیەکان فڕۆکەوانەکەی خۆی بوو فڕۆکەوانەکەی خۆی جێی نیکۆلاس مادۆر لێرە مادۆرۆ نێتوانی هێزێک گەورە لەگەڵ خۆیان بجوولێنێ بۆی شوێنی دیار نەداتن ئەم جۆرە ئیشانە ئەگەر خیانەت نەبێتن زەحمەتە ینی مخابەڕاتی ئەمریکی CIA لەگەڵ تێلتایە ئەمانە یەکن بە پارەیە زۆر توانیان فڕۆکەوانەکەی ئەقناع بکەن کە شوێنەکەی دیاری بکاتن و ئەو هێزەشی لەگەڵان نەبوو بڕواتن نیکۆلاس مادۆرۆ چەند کەسێکی لەگەڵا بوو هێزی دێلتاش ینی یەک کەسی بەرامبەر بە دەکە زیاترە بۆ شاز کەواتە بۆنی کودەتا و خیانەتی هاتووە لە وڵاتە خیانەتی لێکرا لە فڕۆکەوانەکەی خۆی بە دڵنیاییەوە فڕۆکەوانەکەی خۆی خیانەتی لێکرد ئەو خیانەتی لێکرد و جێگاکەی دیاری کرد بۆ ئەمریکیەکان ئەکەوتنە حرەکەت وی هاتن خیانەتیش لە شوێنی تریشەیە بەڵام ئەو لێدانەی کە ئەمریکا کردی بۆ شێوازە شڵەژاندی قیادە نەما پەیوەندی لەگەڵ مادۆڕەیان نەما یعنی هەتاکو وەزیری دیفاعی مادۆڕە وتی لە کاتی خەو لێماندا یعنی چی لە کاتی خەو لێتانیاندا تۆ وا بەرەو شەڕە ڕۆی ئەبێ هێزەکەت بەردەوام ئامادە بێ لە ماڵتیاندا لە ماڵ جەنەراڵەکانی تریاندا لە تەشویشی ئەلکترۆنیان خستە سەرت یعنی ئەو هەلیکۆپتەرانە زۆر بە ئاسانی چوونە ژوورەوە دەریان کرد دوای لێدانێکی زۆر گەورە زۆر ئەی باشە یعنی ئەو قسەی وەزیری بەرگریوە بەڕاستیەوە جێی سەرنجە یعنی خۆ هی ئێستا نییە کە ئەمریکا مەسەلەن لە ماوەی چەند کاتژمێرێکایە یا چەند ڕۆژێک ویستی بێتی هێرش بکاتە سەر ڤەنزوێلا چەندێکە هێزکەوە کرێتەوە لە سنوورەکانەوە چەندێکە بەدەمیش هەڕەشە دەکرێت ینی ئەم ئامادەکارێ بۆ ئەوەنە سست بوو لەلایەن ڤەنزوێلاوە
ینی چۆن جەنابەت با بڵێن پێش ئەوە بە هەفتەیە بڵێن مادۆرۆ لەگەڵ ترامپە بە تەلیفۆن قسەی کرد. قسەکەشیان لەو پەڕی ڕێز و احترامەوە بەڵێ خۆی باسی کرد وتوە جەنابی سەرۆک باڵێ دەریش و ڤیددیۆکەی وای لێ کردووە کە هێمنی بکا کە هیچ شتێ ڕوونادا لە ماوەکەمەیە چونکە فەنزوێلا ئەیزانی ئەو هێزەی ئەمریکا کە لە پۆرتۆریکۆ دایگرت لەگەڵ دەریایە ئەو هێزە بەش ناکا فەنزوێلا بگریت. فەنزوێلا عێراق نییە، فەنزوێلا شەم و غابات و ئەدغالە، ینی بە ئاسانی شەڕی تیاکرێ ئەتوانی شەڕ بکەیتن. عێراق سەحرا بوو، هێزی ئاسمانی کە کۆنتترۆلی کرد کۆتایی پێهات زانیت ئاو هایە بەو شێوازە لەبەرەوە بڕیاری ئەو عملیاتاندا کە بەو شێوازە بیگرن. دوای گرتنەکەی بابێنە سەر قۆناغی دوای گرتنەکەی یانی ئەو شێوازە قۆڵبەستکردنە و یەکسەر گواستنەوەی بۆ ئەمریکا و هەر ئەمڕۆژ یعنی ئەوە ڕاگەیەنرا کە لەلایەن هێزی پاسەوانی ئەمریکاوە بەتوندی براوەتە زیندانی میترۆپۆلیتانیای نیویۆرک لەوێ پاسەوانی دەکرێت. یعنی چاوەڕێ دەکرێت مەسەلەن تاکەی لەو زیندانە بمێنێتەوە کەی مەحاکەمە بکرێت بۆ تۆمەتانەی کە لەسەری گیراوە مادەی هۆشبەر و تیرۆر و چەک و دارێ هیچ شتێ دیار نییە وا دەریش ناکەوێتن. بۆ نمونە ئەمڕۆ ئەمریکا ئامڕۆ فڕۆکەی C-17 بەبان ئەتلاسیە محیط ئەتلەسی پەڕایەوە بەرەو ئەوروپا کۆمەڵێکی زۆر و هێزی دێلتا و نەیڤیسێل سیتیایە و لە بانیۆنانە تەشویشێکی زۆر گەورەکرا بە شەرتی هیچ فڕۆکەی ئەمڕۆ نەیتوانی بە بانیۆنانە ڕەت بێتن، ینی کە ئەوان گەیشتنەوێ ئەو کاتی کە گەیشتنەوێنانە ینی شتێکیان بەدەسایە. ئێستا کە ئەمریکا ئەبێ چۆن ئەڵێن فرتەنەیە لە شوێنێ پەیدا کاتن بۆی ئەمە داپۆشێت ئەوەندە بەسەر بەخۆ کردوێتی ئەبێ بیشی کات، یعنی ئەبێت شتێ بک لە ناوچەیەکی کە ئەمە داپۆشێتن چونکە ئەمە ڕێی کردەوە بۆ زۆر شت بۆ زۆر وڵاتان ڕێی کردەوە. ینی جارێ وا بە ئاسانی ڕەنگە چارەڕووسی مادۆرۆ لە ئەمریکا یەکلایی نەبێتەوە. نەخێر دیار نادات نەخێر. زۆر باشە مەسەلەی تەداخلاتی دوای کردەوەکە تەداخلاتی ئەو وڵاتانەی بە تایبەت کە هاوپەیمانی مادۆرۆ بوون ڤەنزوێلا بوون لە چین کە قازانجێکی یەجگار زۆری ئابووری کردووە، یعنی ئەوە نەبوو هیچ قسەیەک نەکرا لەو بارەیەوە یان جۆرێک لە جۆرەکان کاردەوانەوەکان بەرامبەر ئەمریکاوە تون نەبوون کە هەڵوێستەی لەسەر بکرێ. بوو ئاوە بە تەنیا مایەوە ئەم پیاوە ئەو وڵاتانەی بێنە وڵام تەنها رووسیا و چینە. مەسەلەن بەرازیل سەرۆکەکەی ئاینی تەسریحی دا و قسەی کردو نابێوانە، بەڵام بەرازیل چییە؟ تەبوون جەزایر مەسەلەن ئەم وڵاتانە ئەسڵ خۆی تەبوون خۆی شاردەوە هەر ئەمە ڕوویدا ئەویش سەرۆکە کە خۆی شاردەوە دەترسە ئەنی قسەش بکاتن ئەمێنێتن رووسیا کێشەی ئۆکرانیای هەیە بزانە لەگەڵ ترامپە لەسەر چی ڕێککەوتووە ئێمە نایزانین بۆی نیەتە جواب. بە نسبەتی چینەوە چین ئەمە ڕێی پێخۆشەکاتن کە من وتومە تاکو 27 تایوان ئەگرێتن ڕێ بۆ چینەکاتەوە تۆ ئەمە ئەەکەی منیش ئەوە ئەکەم زانی معادلەیە. یعنی چۆن ئەمریکا سەربەخۆ کردی چینی شەتوانێت سەربەخۆنیش ئەوەی چین جیاوازە فەنزوێلا دەوڵەتە مادۆرۆ سەرۆکە بەڵام تایوان دەوڵەت نییە جەزیرەیەکە عید بە چینە ئەوە ئاسانترە بێ بۆ چین بۆیە نایەتە جواب. دوایەوە ئەگەر مەوزوعی نەوتبێنەوتەکە لە رووسیا زیاتر وەرەگرێتن و بە نرخێکی هەرزان بۆیە نایەنە جواب هەمویان مەساڵحیان هەیە گشتیان. زۆر باش. وڵا پرسیارێکی تریانی ئەم تەوقیتە سێیەک زۆر ئەمریکا لە کردەوەی سەربازیە بەکاری هێناوە بەنمونە ساڵ 1990 بەرامبەر نۆریگا سەرۆکی پەنەما یەکسەر ئاوا گرتی و گواستیەوە پێما بێ هەر لەلایەن هێزی دەلتاوە بووە بۆ ئەمریکادا دواتر لە 2017 هەر بەدەست بەسەرکراوی جانی لە دەستداوە. لە مەسلەی پەلاماردانی قاسم سلێمانی شەر هەمان تەوقیت بوو لە ساڵی 2020 ینی ئەبوو بەکر بەغدادی بە هەمان شێوە لەلایەنەوە هێزەوە سەرپەرشتیەوە کراکە بکوژرێت. ینی چۆنە ئاوا بیەوێت هەر کەسێک بخاتە ناو زایدەکەەوە لەلایەنەوە هێزەوە توانێت دەستی پێ بگا؟ بەڵێ توانێت دەستی پێ بگا
بەهێزی دێلتا ئەتوانێت دەستی پێ بگات هەر کەسێ بێتن باسی وڵاتی بەهێز ناکەم وەکو ڕووس و چین و هەنێ وڵاتی کە بەڵام ئەم وڵاتانەیەکە زۆر بە ئاسانی دەستی پێگاتن ینی مخابراتی ئەمریکی کاکە تکنۆلۆژیای ئەمریکا جیاوازە توانایان جیاوازە مێشکیان جیاوازە هەموو شتێ بەدەستیانە ئاسمان بەدەست ئەوانە ینی هێزێکی ئاسمانی هەیە تۆ فەنزەوێلا ینی تۆ خۆی سیت وەرگرت بوو بەتەریاتی S300 هەیە بەتەری S400 وەرگرتووە HQ9 چینت وەرگرتووە ئەیکوا هەمووی تەشویش کرایە سەری هەمووی وەستە ینی واتە ئەمکانیەتێکیان هەیە جارێ ئێمەش نەیزانی وە دەرنەچوە بۆمان هەر سەرۆکێک بیانەوێت جگەلەوانی کەوتی تەوزی لێزانە دەتوانێت ینی هێزی دێلتا ئوسامە بن لادن لە سۆماڵ کە شەڕەکەیان کرد ڕاست لەوێ سەرکەوتنیان بەدەست نێنا بەڵام هێزێکی بچووک بەرامبەر بە 1000 کەس شەڕیان کرد و دەریش چوون هەروەها نۆرتێگا مەسەڵەن پەنەما کە بردیان ئێستا کە پەنەما بۆ بڵین باخیرەی ئەمریکی ڕەتەبێ زەری بە نادا پارە نادا لە ترسە ئەگەر وەکو فەنزەوەی لام لێ بکەیت تۆ شەڵەگرم ئەدبە چی مەسەڵەن وڵاتێکی تر ئێستا هاوشێوەی ئەم سیناریۆیە کە بەسەر مادۆرا هات مەترسی لەسرە ینی کە ئەو ێزانەی ئەمریکا یاخود ئەمریکا بەرامبەر سەرۆکەکەی ئەم کارە دووبارە بکاتەوە خۆی تەختی تێ زەحمەتە ئێستا بڵێ مەسەڵەن بۆ نمونە جەزایر ئەگەر دژایەتی بکا بە تەواوەتی وەکۆی سەر لەگەڵ ڕووسا بۆ شێوازەیە ئەتوانێت بیکە بەڵام بەنسبەت جوغرافیای وڵاتە بێت تەختیتی بۆ بکەیت بۆ نمونە ئەگەر لەسە باسی ئێران بکەین پایتەختی ئێران لەکوێیە پایتەختی فەنزەوێلا لەکوێیە دایمەن پایتەخت کە نێزیک بوو لە سنوورەوە ئەم ئیشانە جێبەجێ ئەکرێتن سە دووربانە ڕۆین کۆن مەسەڵەن چۆ بوو پایتەختی تورکیا ئەستەمبول گواستیەوە بۆ ئەنقەرە چونکە دوژمنی سەرەکی یۆنانە 3 سەعات ئەگاتە ئەستەمبول ئەگەر هێرشێکی گەورە بکرێ ئەم ئامادە نەبێ پایتەختە ڕوخێ بۆ نمونە ئازەربایجان پایتەختی باکۆ لەسەر دەریای قەزوینە ئەگەر ڕووسە دەریاوە هجومی بۆکە زۆر بە ئاسانیە ئیگرێتن داریمە لەبێ پایتەخت لە شوێنێکی سەیبابێ لە شوێنێکی دوور بێتن نابێن نێزیک سنوور بێتن چونکە تۆ پایتەخت کە ڕوخات تەواو کۆتایی پێهات بەنسبەت ئەمەوە بڵێ بیکاتن هەتا بەرامبەر بە ئێران زەحمەتە چونکە گەر بگەڕێنەوە بۆ مەوزوعی سەفارەی ئەمریکی لە ئێران وەختی خۆی کە عینی دێلتا وستی بیکە هەلیکۆپتەرێکیان لە ڕێگا کەوتە خوارەوە ئەمەلێکە فەشەری هێنا گەڕانەوە لەبەرەوە وڵاتانی تر تەختیتێکی جیاوازیێ ئەبێ داخڵوی پێش ئەوەی دێلتا بجوولێ بچێتە وێنانەوە باش زۆر کەس لە سۆشیال میدیاوە یعنی هەر لەم ینی کردەوەی کە ڕوویدا زۆر باسی هێزی دلتا و هێزی تایبەتی ئەمریکا کرا مەسەڵەن پرسیاریان لەلا دروست بوو کە ئایا ئەم هێزە لە هیچ چالاکیەکە شکستی هێناوە و باسی ئەفغانستانیشان دەکرد باسی بەشێک لە شەڕەکانی عێراقشیان نەکرد کە ڕەنگە زۆر سەرکەوتوو نەبوو بن حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی لە ڕاستیە ئەم هێزە لە هیچ چالاکیەکە کە بۆی چوبن جۆرێک لەوەی کە ناو بنرێ شکستیانێ ناوە بگەڕێنەوە ئەوەی کەویستی بێتیان بەدەستیان لێ نابێت بەڵێ لە سۆماڵ سۆماڵ بەڵێ لە سۆماڵ نەرۆخی خۆشی وتم ئەو کەسانی کە یانەوێ بزان چیرۆکەکەی بە تەواوەتی چووە لەسەر ناتوانین هەمووی باز بکەین بەس با بڕۆن سەری فیلمی بلاک هۆک داون بە تەواوەتی هێزی دێلتا بوو لێنانە شکستی هێنا نەیتوانی پیاوەکە بێنێتن و کوشتاریشیانداوە بەس توانیان بکشێنەوە لە ناو 1000 کەسایانی ئەو هێزە هێزی دێلتا ئەگەر بڵین لە ئەفغانستان وەکو بە جەنابتم وت ئەم هێزە هیچ جەبهە نییە یعنی بڕواتن سەنگەر بگرێ و شەڕ بکاتن نەخێر درێژخایەن ئەمانە ئیشیان ئەوە نییە ئیشیان ئەوەیە ئەڕۆن لە ماوەی 1-2 سەعاتێکە ئیشێک جێبەجێکەن وە گەڕێنەوە دواوە عیلاقیان بەجەبەوە نییە شەڕی جەبهەت لەگەڵا بکەن بڵێ بەنسبەت ئەفغانستانەوە بەڵێ لە وێنانە شکستیانێنا لە چیایی تۆڕابۆڕە چونکە زۆر سەخت بوو ئەفغانیەکانیش خاکی خۆیانەوە ئەشکەوتەکان باش شارەزان نەیانتوانی وێنانە بگرن بڵین لە عێراقا کە هاتن ئەمانە بۆ مەشق هاتوونە نەهاتوونە بۆ شەڕ لەسە مەسەڵەن بەعزە شتێ ڕووەدا لە وڵاتان شەڕێت شتێ ڕووەداتن تۆ نازانی هێزی دێلتایە مەشقە کاتن بەڕاستی یانێچێتە شەڕێکەوە بەس بۆ ئەوەی مەشق بکاتن و ئەگەڕێتەوە چکە تۆ نایان ناسی نازانی چێن
ڕنگ بێ پێت بڵێمە هێزی دێلتایە بەڵام خۆی هێزی دێلتا نییە نەیوی سێڵسە یانی US-160 ئەم هێزانەی ترە لەبەرەوە نیهێنیان زۆر لەسەرایە ناتوانانی بڵێ ئەمانە خۆیانن وەکو بە جەناب تیشموت ئەمانە شەڕی جەبا ناکەن بچنە وڵاتێکەوە شەڕی جەبا بکەن نەخێر نایکەن. زۆر باشە هیچ هێزێکی تایبەت هەیە ئێستا لە دنیای هی هەر وڵاتێکە هاوشانی دەلتا بێ کە ئێستا ئەوەندە ناوەهێنرێ ئەگەر ئەلفای رووسی هەتا سپیتس نازیش لە مستەوای ئەوانە نییە ئللا ئەلفا ئەوانیش نیهێنیەکی سەیری لەسەر هەیە ئەوانیش نازانی چیەکەن ئللا ئەوان ئەلفای رووسیش بۆ هەر وڵاتێکە خۆی بێوێت بە تایبەت ئەوانەی کە نەیارین جگە لە وڵاتە زلێزەکانی مەسەلی وەکو ئەمریکا ئەتوانێت کردەوەیەکی ئاوا بکە سەرۆکی وڵاتێک بێت ناتوانێت ئەو تکنۆلۆژیایی نییە ئەو هێزی ئاسمانی نییە کە ئەمریکا هەیەی نیەتی تایبەتی بڵین لە جۆری هلیکۆپتەر و ئەوانە ڕاست هەلیکۆپتەری باشی هەیە وەکو K-52 K-52 بەڵام ئەمەی پێ ناکرێتن ئەمە تەنها ئەلفا لە 2014 لە قەرەم جەزیرەی قەرەم ئەمەی کرد زۆر بە ئاسانی گرتی بە بێ کوشتار بە بێ و کەسیشان عەزیەت نەدا کاتە ئەمە ئەم جۆرە جوڵانە جارێ بەس لە ئەمریکا یعنی دەتوانێت بیکات ئەویش بە کامن ئیمکانیەتیەوە ینی بە سی خوڕی و بە عسکەری بە فڕۆکەی بتوانە تۆ باسی مەکە چەنێ خەرجیان ڕۆی من پێتەڵێم ئەم ئوستولە جێرارد فۆرد حامیلەی تایرات کە هاتووەتە ئێوێنانە مانگێکە مانگ و نیوەکە خەرجی ڕۆژانەی 6 ملیۆن دۆلارە مەبلەغێکی زەخمە لە مانگێکە چەندێکە سەرفەکە ئەڕوا خەرجەکەی ئەمە لە توانای وڵاتێکایە کە ئیکۆنۆمی بەقوت بێ بەهێز بێتن ینی میزانیە عسکەری ئەمریکا 900 میلیارد دلار وا بەرەو تریلیۆن ئەڕواتن ترامداهێنێتن چ وڵاتێ تریلیۆنێکی هەیە هەتاکو بتوانێت ئەم ئیشانە جێبەجێ بکاتن زەحمەتە نەخێر. زۆر باشە من هیچی وام نەماوە تەنها ویستم لە بەرنامە تایبەتە وردەکاری ئەو هێزانە و جۆری ئەمەلیەکە بۆ بینەران ڕوو بکەیتەوە گەر شتێکت ما بێ. سپاس دەکەمەوەی بینیان هەر ئەوە بوو کە ڕوویدا و هیچ شتێکیش دیار نییە تاکو ئێستا کە پێت بەڵێم یانی هین ببێتن بەڵام احتیمالە شتێ ڕووەداتن یعنی ئەو فڕۆکانەی کە هاتن سی هەفتەکان هەروەکو باسمان کردووە سی هەفتە ئەو فڕۆکەی کە ئەفغانیەکان خۆیان پێی هەڵواسی بوو لە ئەفغانستان کە کشایەوە زەخمە زۆری شاد هێزێک شیتایە هێزی دێلتا و نەیڤیسێڵسی شیتایە ئەنجا بە تەمای چین لەم ناوچەیە بۆ ئەوەی فۆنزەوێلا داپۆشن وڵایەتەوێ بڵێ خوا لە بەڵا لامان بە سپاس بۆ عافی سەلام ئەسەد ڕاشکاری 1964 بە کاروباری سەربازی سپاس بۆ بینەری ئێوەش کاتێکی خۆش.